دژی ژنان لە ئێران و کۆمەڵگای کوردەواری کە ناسا هۆکارەکان و ڕێگاچارەکانی سڵاوتان توندوتیژی دژی ژنان لە ئێران و لە کۆمەڵگای کوردەواری پێناسا هۆکارەکان و ڕێگاچارەکانی سڵاوتان لێبێت و بەخێر بێن بۆ بەرنامەی ڕۆژەف. ئێران لە وڵاتانەیە کە بە پێی پێوانەی ئەو مافانەی فێمینیستەکان و چالاکانی مافەکانی ژنان هەوڵی بۆ دەدەن و لە بەراورد لەگەڵ وڵاتانی پێشکەوتوو لە بواری بەرامبەری ڕەگەزیدا وەک کۆمەڵگایەکی دواکەوتوو لە بواری مافەکانی ژناندا دەناسرێت. ئەو کێشانەی چالاکانی مافەکانی ژنان ئاماژەی پێدەدەن چین هۆکارگەلی دروستبوون و جێگیربوونی ئەم کێشانە لە کۆمەڵگای ئێراندا و لەوانە لە کوردەواریدا چییە؟ کولتور، ئاین، یاسا و دەسەڵات لە ئێران لە خزمەتی بەرامبەری ڕەگەزیدان یان خۆیان سەرچاوی کێشەکەن. چالاکانی مافەکانی ژنان بۆ هەنگاونان بەرەو بەرامبەری ڕەگەزی دەبێت لە چ بوارگەلێکدا چالاک بن؟ ئازیزان ئەم پرسیارانە لەگەڵ میوانەکانی بەرنامە تاوتو دەکەین، بەڵام پێشەکی فەرمونون لەگەڵ راپۆرتێکی کورت لەم پەیوەندیەدا. هەرچەندە لە ئێراندا ژمارە و توانایی ژنان هیچی لە پیاوان کەمتر نییە کەچی لە ژیانیاندا ڕوبڕۆی کۆسب و تەگەرەی زۆر بوونەتەوە بەهۆی دەستوری وڵات کە لەسەر بنچینەی ئایندا ڕژراوە و کارهاسانی بۆ کردووە. بێجگە لەمە نەریتی کۆمەڵایەتیش بۆ تەمێردەزما بەسەر ڕوحی ژنانەوە. ئەمانە هەمووی ژنانیان خستۆتە بەر مەترسی ڕوبەڕووبوونەوەی توندوتیژی. توندوتیژی ئەتوانێت قانونی بێت، ئەتوانێت فەرهەنگی بێت، ئەتوانێت لە سەطحی جودام لە ئاستێکی تر توانشای بکەین، ئەتوانێت فیزیکی چوزانم ڕەفتاری هەموو ئەوانەیە ناتوانین زۆر دایرێکی زۆر بەربڵاو و گەورەیە، ناتوانین زۆر مەحدودی بکەین و بە توندوتیژی چییە. لە ڕاستیدا جارنامەی ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی گرتوەکان لە کۆتایی ساڵی 1993 زۆربەڕوونی توندوتیژی بە دژی ژنان بە هەر کارێک لەسەر بنەمای ڕەگەز ناو دەبات کە شێوازی جۆراوجۆری ئازاردانی ژنانی لێبکەویتەوە، هەروەک ڕۆژنامەوانێکی بواری مافەکانی مرۆڤ و مافەکانی ژنان دەڵێت مەرجنیە بەتەنیا توندوتیژی لێدان و کوتان و شکاندنی دەست و قاچی ژنان بێت. لێسەندنی هەر جۆرە مافێک کە مافی مرۆڤیە لە ژنان لە ڕاستیدا توندوتیژی بە دژی ژنانە. دەکرێت توندوتیژەکە جەستەیی بێت و دەشێت توندوتیژی سێکسی بێت، نمونەشمان لێدان و کوتان و بە چاونەگرتنی خواستەکانی سێکسی ژنانە. توندوتیژی دەتوانێت بە شێوەی کۆنتڕۆڵکردن بۆ نمونە پیا و کۆنتڕۆڵی ژن بکات. شێوازی باوی توندوتیژی تەنگاوکردنی ژنان لە بواری ئابووریە یانیش کۆنتڕۆڵکردنی داهاتی ئابووری ژنان لەلایەن پیاوانەوە. باشە سەرچاوەکانی توندوتیژی چین ئایا بەتەنیا یاسایە، کەلتوری پیاو سالارە یانیش ئاین ڕۆڵ دەبینێت یانیش پێکهاتەی ئەم هۆکارانەیە؟ وڵاڵە کەمانگەر نووسەر و لێکۆڵەری کەلتوری پێی وایە ناکرێت توندوتیژی بە دژی ژنان لە بەستێنی گشتی توندوتیژی ناو کۆمەلگا سیر بکرێ و ببێت بە کەیسێکی جودا، چونکە لە ناو کۆمەلگادا جێگای خۆی کردوتەوە، هەرچەندە ئەو دەژڵێت هۆکارە قانونیەکەی لە هەمووی زیاتر ڕۆڵ دەبینێت. لە ئەم مەقتەعی کۆمەڵگەی خۆمانە بەڕای من بەهۆی ئەوەی کە گۆڕان ئەمە بەنسبەت لە باری کولتوری گۆڕان ئەبینین بەنسبەت 20 ساڵ پێش، بەنسبەت 30 ساڵ پێش. بەڕای من گرنگترین هۆکارەکە ئێستا هۆکاری یاساییەکەیە، زۆر زیاتر لە هۆکارە مەزهەبیەکە، زۆر زیاتر لە هۆکارە فەرهەنگیەکە هەیکە کار ئەکات، چون ئەبزارێکی داوە بەدەست پیاوە کە ئەتوانێت لە باری قانونی و هەر کارەمەری هەیەکە. لقایی دەڵێت ناکرێت ئەم هۆکارانە لێکجیا بکرێنەوە چونکە بەقوڵی تێکەڵاوی یەکبوونە. الان اتفاقی که داره تو ایران میفته اینه که ئەوەی ئێستا لە ئێران ڕوودەدات ئەوەیە یاسادانە لەسەر بنەمای شیکردنەوە لە شریعەت خەریکە نەریتی دژەژن بەهێز دەکات و دەستی پیاوان زیاتر کراوەتر دەکات بۆ ئەنجامدانی توندوتیژی. لقایی دەژڵێت لە هێندێک لە ناوچەکانی ئێران بۆی هەیە توندوتیژی بە دژی ژنان لە ڕووی فەرهەنگیەوە زیاتر بێت و قانونیش هیچ پشتیوانی لە ژنان ناکات. متاسفانه قانون بەگشتی بەداخەوە یاسا دژی ژنانە لە کۆماری ئیسلامیدا و ئەم دژە ژنبوونە شێوازی زیاتر و زیاتر بەخۆوە دەگرێت.
بۆ ڕێگەگرتن لەم پەرستاندنە و دروستکردنی کۆمەڵگایەکی یەکسانتر بۆ نەوەی پاشەڕۆژ چی بکرێت باشە؟ کەمانگەر پێشنیازی پێکهێنانی سیستمێکی نوێی پەروەردە دەکات. ئامۆزشی بە معنایەوە کە هەم لە سیستمە سیاسی ئامۆزشی ڕسمیەکە کار بکات و هەم لە سیستمی بنەماڵی و فەرهەنگیەکە واتە گۆڕینی بنەڕەتی ئامۆزش بەشێکە لە گۆڕینی هەم یاسا و هەم فەرهەنگ. لەم ساڵانەی دوایی هێندێک گۆڕانی فەرەنجی هاتوۆتە دی، بەڵام چالاکانی مافەکانی مرۆڤ و مافەکانی ژنان هیوادارن هەنگاوی خێراتر و زیاتر بنرێت بۆ بنبڕکردنی تونند و تیژی دژی ژنان بە هەموو شێوەکانی. مۆحتەبەر شێروانی، دەنگی ئەمریکا. میوانەکانی بەنامی حوتەکە لە ڕێگەی سکایپۆ لەگەڵمان دەبن بریتین لە بەڕێزان ناهیدی موکری فێمینیست و چالاکی مافەکانی ژنان لە سوێت، مامۆستا عەبدولمەجید زۆهرابی پسپۆڕی بواری ئاین و بەرپرسی تەلەڤیزیۆنی نور لە ئیمارات و ئەگەر بۆمان جێبەجێ بکرێت سارا محەممەدی یاساناس و پارێزەر لە بێلژیک. بە خێرهاتنی هەر سمیوانی بەرامە دەکەم و لەسەر ئیزنیان لەگەڵ خاتووناهید دەست پێ دەکەین. خاتووناهید، توندوتیژی دژی ژنان لە ئێراندا بە چ شێوازگەلێک دەبینرێت و واتە چۆن دەتوان پێناسەی بکەن؟ سڵاوڕێزم هەیە بۆ ئێوە بۆ بینەرانی بیسەرانی بەڕنامەکەتان. ئەگەر بم هەیە تعریفێکی گشتی لە مەسئلەی توندوتیژی بەنسبەت ژنان بدەم، دەتوانم ئەوەی بڵێم کە دیاردی توندوتیژی دیاردەیەکی نوێ نییە، بەڵام یعنی دیاردەیەکە کە لە توولی مێژوودا ئەمە بەرخوردمان لەگەڵی هەبوو، بەڵام خوێندنەوەیەکی زانستیانە لەسەر ئەوەی کە هۆکارەکانی چەند ئاسەوارەکان چۆنن، دەرەنجامەکانی توندوتیژی چۆنن. ئەو بابەتەیەکی ئێستا بە تایبەت لە سەدەی ڕابردوورە توانیمانە لەسەر چەمکی توندوتیژی هەمان بێت. واتە توندوتیژی ئەگەر بە تایبەت بەهۆی ڕەگەز ببێت هۆکارێک، یعنی هەر کردارێک، هەر ڕەفتارێک کە بێتە هۆی ئازاری جەستەیی، ئازاری ڕۆحی، ئازاری جسمی، بەرگرتن لەوەی کە مرۆڤێک بتوانێت بە ئازادی خۆی هەڵسو کەوتکە یا بە ئیجبارکردنی هەڵسو کەوتەکانی مرۆڤی ژن دەچێتە نێوخانەی توندوتیژی بەنسبەت ژنانەوە، چونکە بە خاطر ڕەگەز ئەو توندوتیژیانی بەنسبەتی دەکردرێت. واتە هەر شوێنێکیش کە ئازادەکانی ژن بەهۆی توندوتیژی بەری بگیرێت، ئەلێژە هەر دەبینین کە ئەوە شێوازی فۆرمێکی دیکە لە توندوتیژیە. بە تایبەتەوەی کە توندوتیژی دیارە بەنسبەت ژنانەوە لە فۆرم گەلی زۆر جیاوازدایە. ئەمە توندوتیژی سێکسیستیمان هەیە کە شێوازی جیاوازی هەیە، فۆرمی نەرمی هەیە، فۆرمی توندی هەیە، ومە هەوڵ دەدەین کە لەسەر و بابەتانە کار بکەین بۆی کە بتوانین مرۆڤی ژن لەو ئاستە نزمەی کە بەهۆی مەسئلەی دین، بەهۆی مەسئلەی کولتور، بەهۆی مەسئلەیەکی مێژووی ژنان دەرگیرینەوە بە خاطر ئەو هەڵاواردنە ناتوانن جێگە پێگەی خۆیان لەنێو کۆمەڵگایدا بە پێیەکی عادڵانە دروست بکەن. ئەمە هەوڵ دەدەین کە لەسەر و چەمکانە کار بکەین بۆ بتوانین ڕوونکردنەوە بدەین بۆی کە ژیانی مرۆڤ بەگشتی بە هەردوو جنسی نێر و مێر بتوانێت بەرەو باشتری بڕاتە پێشە. خاتووناهید، ئەگەر با بڵێن وەک ئاماژە بە مێستاقەکانی بەنمونونەکانی بدەن لە ئێراندا ئەو ڕەفتارانەی، ئەو شێوازە هەڵسوکەوتانەی کە ئێوە وەک توندوتیژی دژی ژنان دەیناسن چین؟ ئەگەر ئاماژە بدەن بە چەند خاڵی بەرچاوی؟ بەڵێگە چەند خاڵی زۆر بەرچاومە توندوتیژێکمان هەیە کە زۆر زۆر سیستماتیک و دەوڵەتیە، کە دین ڕەنگ و ڕۆڵی ئەسلی دەنێ ئەو سەدکە لە توندوتیژیدا دەنێو کۆمەڵگای ئێرانەدا و دیارە کۆمەڵگای ئێران جەنابەت بە نمونە پێت خۆشە باسی بکەیت، دەنامەت زۆربەی وڵاتانێک کە حکوومەتی دینی هەیە ئەو شێوازە لە توندوتیژی دەبینی کە ڕەنگدانەوەکەی شاید لەسەر شێوازەکانی دیکە بەنەوەیەک زۆر مەترسیداتر و جدیتر بێ، بە خاطرەوەی کە فۆرمەکانی دیکە لە توندوتیژی مەسەلەن بۆ نمونە توندوتیژی دەناو بنەماڵەدا توندوتیژێکێکی بەشێکی دەگەڕێتەوە سەر نائاگاهی یان نەبوودی زانستی پتە و لەسەر مەسئلەی توندوتیژی بەنسبەت ژن و منداڵ دەنێو ماڵەدا. واتە ئەو شۆنانەیە کە ئەمە دەتوانین زانیاری بگەینە ئەو تاکانەی کە توندوتیژێ دەکەن یا بکەری توندوتیژین دەکرێن انتزار یا چاوەڕوانی بمان هەبێت کە گۆڕانکارێکی بەنسبەت سەریع تووشی ئەو مرۆڤانە بێت. بەڵام لەو شۆنانەیە کە دین بە تایبەت حکوومەت بەدەستی هاودەست لەگەڵ یەکتری دەنێو کۆمەڵگایەدا هەوڵ دەدەن بۆی کە ڕۆڵی ژن وەکو بوونەوەرێکی دەسەڵی و پێناسە بکەن دەنێو کۆمەڵگادا و بە پێی یاسا ڕێگای ژن جێگای ژن دەنێو کۆمەڵگادا دەنێو بنەماڵەدا
دەنێو سیاسەتدا و دەنێو ئەمری سیاسیدا تووشی بربەستکەن ئەمە لەو شوێنانە دەبینی کە ئەو فۆرمەلە توندوتیژی زۆر زیاتر زەق و بەرچاوە مەترسیدارە. زۆر سپاس. مامۆستا زۆهرابی خاتوناهید ئاماژەیدا بەوە کە لەو کۆمەڵگایانەی کە ئاین لە یاسا و لە دەسەڵاتدا ڕنگدانەوەی زۆری هەیە توندوتیژی دژی ژنان بە زیاتر و با بڵین زۆر دەردناکتر دەبیندرێت. بەڕێزت وەک مامۆستایەکی ئاینی پێت وایە ئاینی ئیسلام هەڵگری توندوتیژی دژی ژنان و ڕوانین بە شێوازێکی نابەرابەر بینی ئەو دوو جنسەیە یاننا؟ سڵاو ڕێزم هەیە بۆ جنابێت و بۆ ئەو میمانە بەڕێزێت و هەروەها بینەرانی ئەم بەرنامێ. پێش هەموو شتێکەوە ئەرزکەم کە ئاینی ئیسلام وەکو قورئانی پیرۆ سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە تەواوی ئاەتەکانی قورئان و تەواوی سیرەتی پێغەمبەر بۆ ئەوەی هاتووە کە ئینسانێکی بەختەوەر دروستکە. ئەو ئینسانە بەختەوەر بێ لە ناخ و دەرونی خۆیان و لە ژیانی دەرەوەی خۆی، بەختەوەر بێ لە هەموو بوارەکانی ژیانی خۆیان، چ بواری سیاسی بێ، اجتماعی بێ، بنە ماڵە و خانەوادە بێەوە، هەروەها هەموو شتێکی ترکەوە لەم ژیانە ئینسان لەگەڵ ژنان تەوەجوهێکی چاکیان پێ بکرێەوە بە جوانی و درستی لەگەڵیانە ڕەفتار بکرێت. هەروەها ئەحادیث پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوەی بە توندوتیژی ئەیبینین لە جامعەی ئێرانە یا لە هەر جامعەیەکی دینیە، وەکو ئەو میوانە بەڕێزە ئەشاری پێکرد کە لە ئەو جامعەیەکەوە حکوومەتی دینی حاکمە و دەسەڵاتی هەیە ئەو کارەکەم. ئەوەت ئەرزکەم کە ئەوە قراءەتی فەقیهانی ئەوەیە. ئێستا ئەگەر لە ئێرانە چاودێ بکەین ئەو توندوتیژیەکەوا دەکرێت بە تایبەت ئەگەرێتەوە بۆ قراءەتی فقاهەیەکەوە حاکم ئەوەی حکوومەتەکە لە ئێرانە حکوومەتێکی فەقاهەتیە و ئەوێت ئەو قراءەتی خۆیە ئەو فقهێکەوە خۆی ئێڵێت غاڵبەنیش سەنەدیەتێکی زۆر بەقووەتی نییە بەڕاستی یا کەچ فەهمیەکە لە ئاياتی قورئانی کەریم و ئەحادیث پێغەمبەر صلی الله علیه وسلم گەرچی لە ئێرانە بەتایبەت کە مەذهبی شیعە حاکمە ڕوایەتای جعلی و ڕوایەتای بە نەزەری ئێمە ڕوایەتای جعلیەکی زۆر هەیە کە ئەتوانێت پشتگیری ئەو جۆرە تعامڵە بێت. وڵاتانی تریش هەروەها. مامۆستا زۆرابی داوای لێبوردنەکەم با قسەکەت پێ بڕم لێرەدا. دەفەرمونون کە ئاەتی قورئان بەڕوونی با بڵین هاتووە ئاەتی قورئان هاتووە بۆ ئەوە کە ژیانی مرۆڤ بەختەوەر بکە و دیارە ئێوە دەڵێن ئەوەی کە لە کۆمەلگای ئیسلامی دەکرێت ئەو تەفسیرە فەقیهانەیە کە هیچ پەیوەندیەکی بە ناوەڕۆکی ئاینەوە نییە. لە کۆتایی ئایەی 228 سوورەی بەقەرا دەفەرمێت کە ژنان مافگەلێکی شیاویان هەیە و هەروە ئەرکیان لەسەرشانە و بەڵام پیاوان بەسەر ژناندا سەروەری یا مەرتەبەیان هەیە. لە با بڵین ئایەی 34 سوورەی نیسا دەفەرمێت کە پیاوان بەسەر ژناندا دەسەڵاتیان هەیە، سەرڕۆیە تەسەلۆتیان هەیە و هەروەها وەش هەمانەشتی تر لە بەنسبەتی مەسەلەی میراتی بەنسبەتی چەند هاوسەرگیری پیاوان بەنسبەتی مەسئلەی تەلاق و جیابوونەوەی ژن و پیاو لە یەکترین و یا بەنسبەتی ئەوەی کە مەسەلەن دەکوترێت لە ئایەی 223 سوورەی بەقەرا دەفەرمێت کە ژنان وەک مەزراکانی ئێوەن بە پیاوان دەڵێت و لە هەر کوێویستان پشتە ناو مەزراکانی خۆتانەوە. ئام ئایانە چۆن نەتوانین تەفسیر بکەین کە بەرامبەری و یەکسانی لێ بەرداشت بکەین؟ ئەوە بە ڕۆمانیە کە بەس باسی بەرابەری ئەسڵەن بەرابەری معنای ئەوەی نییە کە ئەبێ وەزائیفی ئینسانەکان متەفاوتە دەرنەتیجە ناتوان بەرابەریش بن لە مەسئولیاتیانە ولا تەکالیفیانە ولا حقوقیشە هەروەها. بەڵام نقطەیەکەوە وجودی هەیە ئەو ئاەتانە کە ئەشارەت پێکرد بەڕاستی هەمووی ئەوانە هاتوون بۆیکەوە بۆ بەختەوەرکردنی جامعە هاتوون، بۆ نەهاتوون کەوا قەدر و حورمەت و جایگاهێکەوە ژن هەیەتی بێنە خوارترە لە پیاو بڵێن پیاو لەسەرەوەیە ژن لە خوارەوەیە وانە لە ئەوڵین ئاياتێ یا لە ئەوڵین مەفهومێکەوە لە خلقەتی ئینسان باس ئەکرێ لە قورئانە باسیەوەیە کە هەمووی ئێوە لە ژن و پیاوە دروست بوون. ئەسڵەن باسی ئەوە نییە کە بڵێ نا پیاو ئەسڵە ژن سەرعە و ئەڵێ ئەم دوان هەردووکیایەکەن دوایە لە مەسئولیاتیانە هەروەکوان ئەڵێ لەو شوێنەیەکەوە مەسئولیەتیان هەیە هەروەکو چۆن مەسئولیەتیان هەیە حقوقیشیان هەیە. جنابت فەرمووت وتێتی فەزل کەلیمەی فەزل مهم ئەوەیە کە ئەو ئاياتانە ئەو معناهانە لە جێ خۆیان دابنێ. کەلیمەی فەزل وەختێ لە قورئانی کەریمە باسی ئەکا بمانای ئەوە نیە کە فەزلێکەوە ئێمە لە فارسیان ناوی ئەبین کەسێک فەزیلەتی هەیە بەسەری دیگەریە. معنای ئەوەیە کە کەسێک لە
توانمەندی هەیەکە زۆرتری هەیە زۆر چاکە باسی ڕزق و ڕۆزی ئەکاناوی ئەنێ فەزڵ یەکێک لە کەسێکی تر ڕزق و ڕۆزی زۆر چاکە مامۆستا دینەوە سەر ئەو باسە و چین لای ناهید خانم بۆ بابسە بەڵام با لە ساراخان ئیسە لەگەڵمانە لە ساراخان بپرسین بەنسبەتی یاسا وەک ئێوە لە ئێران پارێزەر بوون و یاسا ناسن لە یاسای ئێراندا چه ڕفتارگەلێک وەک توندوتیژ دژی ژنان پێناسە کراوە لە نظری یاسای ئێران و ئەمانە توندتیژیە دژی ژنان؟ من سپاسان دەکەم کاکشایت پێشەوەی کە بچمە سەر جوابی پرسیارەکەی جەنابتان سەبارەت بە قسەکانی جەنابی مامۆستا من یەک دانە نوکتە بە شکلی مشخص بۆ چوونم هەیە گەر ئیجازەتان لەسەر بێ بەحسەکە لەسەرەوەی تا زەمانێکی ئێمە بمانهەوێت دین بەو شکڵی کە لە 1400 ساڵەوە پێش ڕاهاتوو بمانەوێت هەر بەسەر ئەو شێوازە داڕۆین بمانهەوێت جوملەکان و مەفاهیمەکەی بمان هەوێت کەمێکی مۆدێڕن بکەین و بڵێن تعبیرەکەی تۆ دروست نییە بەڵام تەفسیرەکەی من دروستە وەک ئەو شتێک کە لە نێو خودی عولەما و ڕوحانیەتدا وجودی ئێمە بە هیچ چۆن ناگەین یعنی ئەو پرۆسەی دەردناکی هێژمۆنی دین کە ناتوانین بڵین کە خودی دین کاریگەری لەسەر وەزعیەتی حقوقی ژناندانەوە لەسەر ئابووری دادنێ لەسەر کۆمەلگا دادنێ لەسەر میدیا دادنێ شتێکی ئینکار ناپەزیرە ئەمە احتیاجیمان بەوەی هەیە جەنابی مامۆستا وەک خۆیان وەک هەزاران مامۆستای دیکە کە باوەڕیان بە بەرابەری هەیە بێن ڕۆنسانسێک دروستکەن نازانم ئەمن دەقیقەن لە کوردستان شتێکمان بنێو وەک دانیشگا ئەلئەزهەر هەیە یا شتێکمان وەک هەیە وەک جامعەی علمی دینی قوم شاید بخاریم بیستۆ لە سنە یا لە بەشەکانی دیکەی باشوور من دقیقاً اطلاعم نییە بەڵام دەبێت ڕۆنسانسێکی دینی بە شکلی مشخص و تفسیرێکی تازە لە دین بکرێت من لەبیرمە چەند ساڵەوە پێش جەنابی شەهرەزەدین حوسێنیان لە BBC دعوت کرد و باسییان لەوەی کلیان پرسی کە تۆ باوەڕت بەوەی هەیە کە 4 ژن لە بەرابەر 2 ژندا هەیە لە بەشی شاهیدیداندا گەڕاوە کوتی ئەمە ئەوە کاتێک بوو کە ژن منداڵی زۆر دەبوو لە کۆمەلگادا نەبوو قەڵەم و کاغاز بۆوی نەبوو ئێستا ئەو قەڵەم و کاغازەکەی لێ دێنووسێ و ئەو شاهیدیوی بە ئەندازەی پیاوەکی قەڵەم و کاغازی هەیە شتەکەی لێ ساراخانەکەت گەی بەڵام بەنسبەتی داوای لێبوردنەکەم بەنسبەتی ئەو خاڵانەی کە لە یاسای ئێراندا دەڵێ ئەمانە توندتیژی ژنان ئەگەر بکرێت بە کورتی کەمترێک دەخە ئاماژەی پێدەن تکایە جەنە کاکێ شاید ئەگەر بم هەبێ بە کورتی باوەڕ بفەرمونون حتا بە کورتیش لە حوسەلەی ئەو بەرنامەی دانیە چون تەواوەتی دش بە کەرامەتی ئینسانە من ناڵێمشن دش بە کەرامەتی حزوری وجودی پیاوانە یعنی پێم وابێ خودی پیاوان دەبێت لە بەرابەر ئەو وەزعیەتی حقوقی ژناندا ڕابوەستن ئەمە لە بەشی ئەگەر بم هەوێ هەر ئاوا بە شکڵی مشخص نێوبەرم لە زەماوەندا مەسئلەمان هەیە زەماوەندی کچی باکەرە دەبێت بە ئیجازەی باب بێت ولی بۆ کوڕ ئەو وەزعیەتە نیە لە بەشی تەلاقدا هەمانە کە مادەی 1933 دەڵێ پیاو هەر کات کە بیهێوێ دەتوانێت ژنەکەی تەلاق بدات و هیچ گونە بەربەستێکی لە پێش نیە بەڵام ژن بۆ تەلاق یەک دنیا مەسئلەی هەیە کە دەبێت سابتی بکە لە دەستگای کە بتوانێت تەلاق وەرگرێت ئەڵبەتە تەجروبەیەکیشم هەیە بە شکلی مشخص کاتێک کە تەرەف معتاد دەبێ و من پەروەندە دەبە مەدادگایە دەڵم کە ئەو شخصە معتادە و حەق بێ تەبقی قانون ئەو ژنە تەلاق وەرگرێت قازی بە من دەڵێ کە خۆخانم چێ معتادنی لەو جامعەیەدا یعنی جورێک هەم کۆمەلگا هەم سنت هەم قانون هەم ئەو وەزعیەتی ئیجرای ئەو قانونانە هێرش دەبێت زۆر چاکە ساراخان دێنەوە لای بەڕێستان خاتو ناهید مامۆستا دەفەرمێت کە ئاین بۆ بەختەوەری هاتووە و ئەوە تەفسیرە لێ دەکرێت ئەگەر ناژن و پیا و لە ئایندا بەرامبەرن کەواتە ناتوانین ئاینی ئیسلام لە دژایەتی ژندا بە تاوانبار بناسین بەڕای بەڕێز دەو دروستە؟ بڕای منەوە تەواو بە پێچەوانە هەڵە یعنی دەتوانم بڵم کە ئیسلام ئەدیان بەگشتی و ئیسلام بە تایبەتی ئینشقاقی مرۆڤ دەستەکردنی مرۆڤ بە چەندین دەستەی جیاواز لە کافر و لە مسلمان و لە طبقاتی مختلف لێ بگەڕین ئەوەی کە ژنی ئەسڵان بە مرۆڤ حساب نەکردو و من پێم سەیرە یعنی من اختلافێکیشم هەیە دیارە لەگەڵ بەشێک لەو ژنانەی یا لەو کەسانی کە لەسەر مەسئلەی یەکسانی کار دەکەن ئەوەی کە ئەمن بەخۆم بەش بە حاڵی خۆم پێم وایە کە مەسئلەی دین مەسئلەیەکە کە دەبێت لە کۆمەلگای ئێمە چونکە دەبێت بسڕێتەوە لەو بابەتێکە یا دەبێت بڕاتنی و خانەی خودی تاک بەڵام بەداخەوە لە دینی ئیسلامەدامە دەبینین کە حتا تاکیش وەزایفێکی زۆر تایبەتی هەیە بۆیە ناتوانێت و هەم ئەوەی کە سیستمێکی سیاسی
زۆر مێتۆدیکە بۆی کە ساحەبی حکوومەت بێ و هێژمونی هەبێ بەسەر کولی خەڵکدا بە تایبەت بەسەر ژناندا چنمڕان وایە کە مەسئلەی دینی ئیسلام تایبەتەن لەسەر دەستەی ژن خۆی ساخت کردوێتەوە. ئەمە حتا لە ڕەفتاری محەممەدیدا لەو بەشێدا ئەگەر ئیجازەتان لەسەر بێ من لێرەدا مخالفەتێکی خۆم ڕابگەێن من بە هیچ عنوان لە بەرابەر ئەو وشەی جەنابتان کە ئیسلام یا هەر دینێک بسڕێتەوە بە شیدەت مخالفم. من پێم وایە دین شتێکی معنەویە بە خودی ڕەوانشناسان ڕەوان کاوان و جامعەی بەشەری لە هێرمان هێسەی ئەڵمانەوە بگرێت تا کەسانێکی زۆر فیلسوفانمان هەیە کە باوەڕیان بەوەی هەیە کە جامعە نابێت لە معنەویەت خاڵ بێ بەڵام خاتو سارە ببوورە خاتای قسەی تاوکە فەرمودات نایت بەشی معنەویەت بەشێکە کە دەچێتە خانەی تاک شتێکی کەمە لە وڵاتانی ئەوروپاییش باوەڕمان پێێتی ئەمە دەڵێن ئەو شوێنەی کە تاک بە وەزیفەی خۆی دەزانێت بە ئەرکی دینی خۆی دەزانێت کە بە منداڵەکەی بە ژنەکەی دەستور بدە ئازادەکانی وان سەلب بکە حیتەی ئازادی وان دیاری بکە حجابی ئیجباریان بەسەردا بداڕێ و شوێنی ژیانیان بۆ دیاری بکە ئەو شوێنە لە شوێنی هەریمی تاک هاتوۆتە دەرێ مەبەستێمەوە جا من ئەسفی قسەکەم ئەوەیە کە هەر لە سەردەمی محەممەدڕا هەر تاکو ئێستا ئەمە دەبینین کە تەفەکر دەنێو ژندا کولەن بنبڕ کردراوە ئەمە لە پێش سەدری ئیسلامدا ژنانێکی گەورەمان هەبووە وەکو کلیداری خانێکا بەمە ژنمان هەبووە وەکو هین کە شارەداری یەکێک لە شارەدارەکانی شاری کابە بوو ئەمە کەسێکمان هەبوو وەکو خەدیجە بەڵام تۆ بە دوای ئیسلامێدا کە ئیسلام دێ ئەتۆ دەسەڵاتی ژن لە هیچ شوێنێک نامێنێەوە ژن حتا بوونەوەرێک نێ کە بتوانێت لە هیچ شوێنێک بۆ خۆی بڕیارە بدا. زۆر باشە دادناهیت ببوورە با بچین لای مامۆستا دادنای داوای لێبوردنەکەم مامۆستا زۆرابی ئیجازە بە مامۆستا زۆرابی دەفەرمووی بەڕێزت کە ئەم بەرابەریە هەیە و ئەمانە هەمووی بۆ مەسلحەتی ژنانە لانەکەم لە شتێکدا کە ڕەنگە نەتوانین تەفسیری لێ بکەین بەحسی پوششە بەڕوونی لە قورئاندا هاتووە بە نسبەتی شێوازی جلپۆشینی ژنان. بەڕێزت چۆن دەتوانی ئێلزامی ئاین بەوەی کە ژنان چۆن خۆیان داپۆشن لە پیاوان وەک مافی ژن پێناسەی بکەیت بۆ ئەو مافە لە ژن دەستێنی کە ئەو جۆرەکە خۆی حەزەکاری لیباس کاتە بەری. پێش ئەوە عەرز بکەم کە ئەوەی کە ئەو بەڕێزە فەرمووی لە زمانی پێغەمبەر صلی الله علیه وسلم پێش ئەو دوای ئەویش من وا ئەزانم بەڵکو تاریخ ئەوەی ثابت دەکات کە ژنان لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر ڕشتیان کرد بۆ ئەو نمونەی حەزەتی عایشە بوو هەم نفوزی سیاسی هەبوو هەم حزوری سیاسی هەبوو ژنان بوون کەوا لە حکوومەتە حزوریان بوو یعنی حاکم کە نەبوون بەڵام لە کارەهای ئجرائیە حزوریان هەبوو لە زمانی حەزەتی عومەرا ژنێک بوو کە مەسئولی بازار بوو سەرکەشی بازاری ئەکرد مەسئولی کنترۆلی بازار بوو و نمونەی ئەوانە زۆر فراوانن ئەسڵ غەیری ئەوە بەخشێکی زۆر لە ئەحادیثێکەوە ڕەوایەت کراوە ژنانی پێغەمبەر ڕەوایەتیان کردووە زیاتر لە 5,000 ڕەوایەت کراوە لە ئوم المؤمنین عایشە ڕەوایەت کراوە و هەروەها ژنانی تریش زۆر نەقشێکی زۆر بارە زۆر ڕۆشنیان بوو. ئەمە ئەگەر تازە فەرمووی یەکەوەی کە ئەسڵ عایشە بە پێی توای مستەنداتی تاریخی و پێی ئەو شتانی مەنابعەیەکە من لە خودی عەرەبەکانەوە بەدەستی ئێمە گەیشتووە واتە مەنابعەیەکی کە بخوان باوەڕیان پێێتی لە قورئانەوە تا ئەو شوێنانەی کە ئەمە دەبینین کە عایشە ئەوڵەن جیاوازێکی هەیە بەهۆیە کە بە خاتری تەمەنی کەمی بە خاتری محبوبیەتێکی کە لەکەن محەممەدی هەیە بۆ و حتى عایشە لە وەختێکی لە سوورەی وەختێکی لە سوورەی جنابدا بۆ شێوەیەکی جنابکە ئەوە تەفسیری جناب کە چون ئوم المؤمنین عایشە خۆشەویستی پێغەمبەر بووە دەرنتیجە ئەوان لەوێ ئەسڵەن زۆر چاکە زۆر چاکە خاتوناهید بێڵ مامۆستا قسەکەی تەواو بکە هەمیشە ئامادەیە کە فەرائیزی کە نیازەکانی جنسی تۆ تەمین بکە. زۆر چاکە خاتوناهید زۆر مامۆستا فەرموو. بەڵێ ئەوانە هەموو تەفسیری خۆتان تەفسیرێکەوە ئێوە ئێڵن چون لە قەناعەت و فکری خۆتانە و ئەزانن دین دژی جامعەیە دەرنەتیجە
بە هەر شێوەیە هەر حادسەیەکی تاریخی بۆ شێوە تەفسیرتان کردێتەوە مامۆستا ئەگەر بکەیت لەسەر ئەو خاڵە تایبەتەکە ئاماژەمەدا مامۆستا زۆرابی مامۆستا داوای لێبوردن نەکەم مامۆستا زۆرابی ببورە با لە مێژوو بێنێ ئیمڕۆ مامۆستا زۆرابی ئەوەی کە ئایستا بە پێی ئاینی ئیسلام ژنان دەبێت بە ئیزنی پیا و با بڵێن بۆ دەرەوچوونیان بۆ کاروەرگردنیان بۆ سەفەرکردنیان بۆ شوکردنیان بۆ تەلاقدانیان و هەروەها بۆ جلبەرکردنیان ئەمە چۆن دەتوانین وەک بەرانبەری بینی ژن و پیا و لەسان تەفسیر بکەیت زۆر بە کورتی بفەرمووی بە کورتی عرض دەکەم بۆ شوکردنیان بۆ تەلاقگرتنیان بۆ هیچ کام لەوانەی کەوە جنابت فەرمووت بمانای ئەوە نییە کەوا ئەبێ ئەوان ئیجازیان ئەگە خۆیان ناڕازی بوون ناکرێت ئەوڵەن بۆ ئزدواجیان ئەگە ناڕازی بن ئزدواجیان دروست نییە بە ئجبار ناکرێت بە ئزدواجیان بێ ئەگەر بۆ تەلاق بێ بە اختیاری خۆیان ئەتوانن جابنەوە لە هاوسەرەکەیان و کەسیش ناتوانێت مانعیان بێ ئەوەی کە لە جامعات هەیە ئەوە جامعەی ئێران وهەیە ئەو خۆشکەمان ئشارەی کرد بەوەی کەوا ئەگە معتادیش پێ ناتوانێت تەلاق بچێنێ باسی ئەوەیە کە قورآن باسیەکە ئەوەی قورآن باسەکە حەدیثی پێغەمبەر باسەکە ئەوەیە کە ئەبێ لەو کچە ئیجازە وەرگن ئەگە بتانەوە بیدەن پیاوێکەوە ئەی جلوبەرچی مامۆستا جلوبەرگی ژنان چی مامۆستا شێوازی لباسبەرکردن مامۆستا شێوازی لباسبەرکردنیان بۆ بەڵێ شێوازی خۆپۆشانیان شێوازی جلبەرکردنیان بەڵێ ئەرز دەکەم کە پۆششێکەوە هەیە بە ناوی حجاب ئەوڵەن ئیلزام نییە بە نەوعی پوششێکەوە هەیە کە چۆن بێ شکلی چۆن بێ قافەی چۆن بێ بەڵام حجاب وەکو نوێشخواندن وایە وەکو ڕۆژوگرتن وایە عیبادەتێکەکەوا فەرز کراوە لەسەری ژنان هیچ وەختێکی بەوە نییە کە بڵێ ئەبێ پیاوەکە ئیجباری بکات لەسەری ئیجبارکردنی نوێژ چۆنە هەروەکو ئیجبارکردنی حجاب وایە چۆن لە نوێژاخوای گەورە فەرم نوێژ بکەن دەستوری داوە نوێژ بکەن ئەو نوێژە بۆ بەختەوەری شەر بەختەوەری خۆیانە زۆر چاکە مامۆستا دەفەرمووی ڕوئەدات و ئیجباری نەکەن لەسەری حجاب ئەو مۆزوعێکی ترە ڕەبتی بە ئیسلامەوە زۆر چاکە مامۆستا فەقیهانە بەڵکو منوا ئەزانم مۆزوعێکە حتا ڕەبتی بە ئیسلامەوە نیە پێش ئیسلامیش ئەو ئیجبارکردە بۆ دوای ئیسلامیشم زۆر چاکە مامۆستا سپاسە دەکەم مامۆستا کەواتە دەفەرموون ئیجبار نەکردنەکەی مامۆستا باسی ئەوروپا ناکەین مامۆستا باسی ساراخان ببوورە مامۆستا داوای لێبوردنەکەم کەواتە ئیجبار نەکردنەکەی مانای ئەوەیە کە ئەو دەفەرموون ئەمە زۆڵمکردن لە ژنان نیە خات و سارا لە ئێراندا بەنسبەتی ئەو پێشەکانەکە هەیە ئایا یاسا هەوڵی داوە دامەزراوە دابنێ بۆ پاراستنی مافی ژنان یا دامەزراوی داناوە بۆ پێشکردنی زیاتی مافی ژنان لە ئێران لە کۆمەڵگەی کوردەواریدا ئەوە دقیقاً دوودانە پرسیارە کاک شاهید یعنی ئەو بەشێکە ڕێکخراوەهایەکمان هەیە کە بەرزەدی ژنان بێ من لێ ڕادەست پێ دەکەم بەڵێ ڕێکخراوەمان زۆرە نەهاتهایی روحانیت نهادی روحانیت نهادهای مذهبی نهادی خودی به اصلاح دفتری رهبری خودی رهبر و ئەو حرکتانەی کە ئیمام جومعەکان وەک ئەحمەدی خاتەمی دێ باز دەکات و نتیجەکان بە شکلی مشخص باز دەکات عەلەم الهودا کە مخالفی کۆنسێرتەکانە کە ناهێڵی ژنان حوزور پێدا بکەن کە ناهێڵی ژنان شادی بکەن ئەگەر ئیشتباه نەکەم 2 ساڵ لەوە پێش ئیمام جومعەی ئیسفەهان دقیقاً مەسئلەی تونوتیژی لە هێنا سەر زمان و عدەیەکی چون ئەسیدیان تیزابیان بەسەر دومچاوی ژناندا کرد نهادی ڕوحانیەت لە لایەکی دیکەوە وەختێک ئەحمەدی نژاد ویستی کە ئستادیۆمیەکان بکاتەوە بۆ ژنان بە هەر دەلیلێکی کە بۆ خۆی تایبەتمەندی کارکتەری خاصی خۆی هەبوو بە وەزعیەتی سیاسیەکەی دقیقاً لە وەختێک ئیعلام کرا لە دەفتەری ڕوحانیەت بێسلا ئاغای هەمەدانی نووری و ئاغای لەنکەرانی و ئەوانە مخالفەتی خۆیان بشکلی مشخص ئیعلام کرد بە دەرگاکان نەکرانەوە بەشی خودی قوبەی قەزاییە بە شکلی مشخص زۆر چاک کە تەواتی مەوازینی خاطی تەواوەتی وەزعیەتی دادگا بەر ئەساسی مەوازینی ئیسلامی مەوازینی ئیسلامی بەبەر دەگەڵ یەکترینە داوای لێبوردنەکەم بەداخەوە کاتی بڕاکەمان زۆر کورتە زۆر داوای لێبوردنەکەم ئەگەر بکرێت لە 30 سانیدا چون فقط دەقەونیەکمانەوە فەرمونون بەڕای ئێوە بۆ چاکسازی لە بواری مافەکانی ژنان لە ئێراندا ئەوەڵین هەنگاو دەبێت لە کۆمەلگا هەر بگیرێت یا بنەماڵە یا یاسا یا ئاین فقط بە کورتی دادسارە بەشی موسبەتێکی قانونیش بڵێم دەچمەوە سەرێگەری وەختم هەبێت بەشی حقوقی دوو دانیشتمان هەیە کە بە نەفعی ژنانە یەکیان مەسئلەی مارەییە کە نەوەک نەقسی ئەسڵەکەی کە شتێکی ئینسانی نیە ئەوە جودا بەڵام مارەیی وەک ئەهرم فشارێک ژنان دەتوانن بەکاری بێنن بەشی دووەم بەشی نەفەقەیە کە حتا ژندارا بێت پیاوەکەی مێردەکەی سارە کاتمان نەما بەداخەوە چی
ئەو هەنگاوە کە بێ هەڵیبێنین لە چ بوارەدا لە یەک کەلیمە فقط من پێم وایە جاری وایە خودی کۆمەلگا زۆر چاکە دادناهیت ئێوە دەڵێن چی دادناهیت ئێوە دەڵێن چی دادە سارا دادە ناهیت داوای لێبورد نەکەم بەداخەوە کاتمان نەما پێم وابێ ئەبێ حتمما بەرنامێکی دابنین بۆ ئەم بابەتە بە تاکید بەرنامێکی دانین بۆ ئەم بابەتە کە بەرخوردێکی زۆر جددی ڕاشکاوانە لەسەر مەسئلەی دین و دووچاری تەماشەکارانە بە تاکید زۆر سپاس لە هەر سێ میوانی بەڕێزی بەرنامە و ئێوە ئازیز کە تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بوون تا بێگەیشتنەوەیەکی تر ژیانتان پڕ لە خۆشی و سەرکەوتن.